ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر داوا دەکەن بە زووترین کات قەرەبووی زیان لێکەوتوانی دوایین لافاوەکەی هەولێر بکرێتەوە. زستانێکی سێلافاو کە زۆر سەخت بوو تەواوی بەرنامەکانی گۆڕین. پارێزگاری هەولێریش لە بەردەم ئەندامانی ئەنجومەنی پارێزگا قەبارەی زیان لێکەوتوانی لافاوەکەی خستە ڕوو، بەڵام ئاشکرای نەکرد کەی زیان لێکەوتوان قەرەبوو دەکرێنەوە. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێریش داوا دەکەن پەلە بکرێت لە قەرەبووکردنەوەی هاوڵاتیان. پێویست بوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کە بە زووترین کات قەرەبووی ئەم ماڵانە بکرابەوە، بەڵام وەکو قەرەبوو نەکراونەوە، بەڵام وەکو هاوکاری کراون چ بەشێک لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بوو، بەشێکیش زۆریش لەلایەن خێرخوازانەوە کە هاوکاریان کراوە. بۆ ئێمە لە بەدوادەچوون خۆمان بەردەوام دەبین لەسەرەوەی هەتا ئاخیرشت بتوانرێت تەواوی قەرەبوو وەربگرنەوە. زیانەکانی دوایین لافاوەکەی شاری هەولێر لە ڕووی گیانی و مادیەوە زۆر گەورە بوو. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێرش بۆ ئەوە دەڵێن پێویستە قەرەبووکردنەوەکەی زەرمەندانی لافاوەکە لە ئاستی پێویستدا بێت. خۆی قەرەبووکان وەکو پێویست نین، تاکو ئێستا چکە بودجەی تەواو لە بەردەست دامەدەستگەکانی حکوومەت نییە، ئەوەش ئەرچی حکوومەتە دەبی قەرەبووی خەڵکی بکاتەوە، چکە خەڵکەکی زۆر زەرمەند بووە، 12 کەس گیانی لەدەستداوە، هەرچەندە قوربانی ژیانی قەرەبووکردنی زەحمەتە، چونکە قەرەبوو ناکرێتەوە، بەڵام دەکرێت هاوکاری عائیلەکان بکرێت و هەروها پێویستە ئەوانەی کە ژیانیان لەدەستداوە حسابی شەهیدیان بۆ بکرێت لە موچە و لە ئیمتیازات. لە ساڵی ڕابردوودا 3 لافاوی جیا لە 3 شوێنی جیای هەولێر کەوتەوە کە بەهۆیەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان زیانی مادی و گیانیان بەرکەوت. بەڵام تا ئێستا زیان لێکەوتوانی دوایین لافاوەکەی هەولێر قەرەبوو نەکراونەتەوە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.